ساڵتان لەبێت بینەرانی پایتەختی میدیا لەسەر ڕێگای کەرکووک بەغدام وا دیارە ئەو دیمەنەی کە لە پشتی منەوەی دیمەنێکی جیاوازە ئەوەی دەیبینن ئەمە شیری حوشترە لەسەر ئەم شەقامە سەرەکیە دانراوە و ئەو کەسانەی کە دێن شیری حوشتر دەکڕێن بۆ ئەوەیە کە بۆ چەندین نەخۆشی بەکاری بهێنن بە گوتەی خۆیان هاوکات لەگەڵ ئەوەی کە شیری حوشتر دانراوە بە هەمان شێوە دەمەوێت پێشانتانی بدەم کامێرەمانەکەم هاوکار بێت ئەمەش میزی حوشترە بە هەمان شێوە کاتێک کە ئەو کەسە دیە شیرەکە دەبات لێرەش دەبێت میزیش دەبات من قسەم لەگەڵ ئەم کەسانە کرد کە ئێستا کڕیارن وەکو دەبینن وە شیر دەبن بۆ ئەوە بەکاری دێنن بۆ نەخۆشی ژێرپەنجە بۆ نەخۆشی وانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە یاخود قژیان هەڵدەوەرێ بۆ چەندین نەخۆشی دیکەیە بەکاری دێنن بە گوتەی خۆیان دکتۆر پیانی وتووە بچن شیر و میزی حوشتر بهێنن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان وەکو دەبینن کامێرەمانەکەم هاوکار بێت ئەم حوشتانە لێرە دانراون لە کاتژمێر 6 بەیانیەوە تا کاتژمێر 4 ئێوارە لێرە خاوەنەکەی میز و شیرەکەیان لێ دەردەکات و دیخاتە نێو دەبەیەکەوە دواتر لە نێو ئەو ترمەزە سەچاو دواتر لە نێو ئەو ترمەزە دایان دەنێت و ئەو کەسانی کە زیاتر لێرە دێن کە کڕیارن من قسەم لەگە خاوەنەکەی کرد ئەو کەسانی کە دێن لێرە کڕیارن زیاتر ئەو کەسانن کە لە بەغداوە لە هەولێرەوە لە سلێمانیەوە لە دیالەوە دێن شیر و میزی حوشتر دەکڕن دەبەی شیری حوشترەکە بە 10,000 میزی حوشترەکەش بە 5,000 دینارە هاوکات تەندروستی جیهانی داوا لە خۆ بە دوورگرتن دەکات لە خواردنەوەی میزی حوشتر بەهۆی مەترسی گواستنەوەی ڤایرۆس لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ